بەشێک لەم ناوچە بەرینانەی دامێنی حەمرین و هەندێک لە گوندە دوورە دەستەکانی خواری و قەرەتەپەش بوونەتەوە جێی جموجۆڵی ناڕێکخراوی تێرۆریستە پەرتەوازە بووەکانی داعش. بەڵام ئەو جموجۆڵانە لەو ناوچانەوە دوورن کە هێزی پێشمەرگە سەنگەری لێ قایم کردووە. ئێمە ئامادەکاری تەواومان کردووەوان لە منتیقەی قەرەتەپە بە تایبەتی لە منتیقەی حەشدی شعبیوانە زیاتر تەحەشود دەکەن، هاوانیان لێدەن، محاولاکەن شوێنیان لێ بگرن، پەلاماریان بدەن، خەڵکیان لێ بکوژن. لا ئێمەش هەن بەڵامەکو زیاتر تەحەشودەکان خستەتە سەر جێشی عێراقی و حەشدی شعبی. هەندێک جارە چنە دیهاتەکان بەینی تەنزیماتوان و بەلای تەنزیمەکانیان و بەلای شانە نووسەکانیان ئەگەڕێن و بۆی پەیوەندیان بە یەکەوە بمێنێ، ئەگینا هیچی تریان پێ ناکرێت. پێشمەرگە بە درێژایی 65 کیلۆمەتر لە ناوچەی تبج و خواروی سعدیەوە هەتا باکووری ڕۆژهەڵاتی قەرەتەپەی پاراستووە و ڕێگەی نەداوە داعش گەرادا بنێتەوە. بە گوێرەی و زانیاریانەشی لە لای کورسات نیوز هەیە، کردەوە تێرۆریستیەکانی داعش ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی حەشدی شعبی و سوپای عێراقی کردووەتە ئامانج. پێشتر جمەجۆڵیان کەم و ئیسە جمەجۆڵیان زۆرە بە تایبەتی کە ئەو وەزعی مووسڵات و تکایەوانە و ئەوانەی حەویجە جوڵیان هەیە لەم سنووری حەمرینە لە منتیقەی لیهەیە بووە مەرمەندان و ئاوا ڕوویتۆ بەرەو منتیقەی بەحرەکە و نزیکی سعدێ. بەڵام ئێمە خەڵکی کوردستان دڵنیاکەینەوە لە سنووری پێشمەرگا ناڵین هیچ جمەجۆڵێکیان بوێ. لە ماوەی مانگی ڕابردوودا 6 کردەوەی تێرۆریستی جیاجیا لەو ناوچانەدا ڕوویان داوە کە بەشێکیان چەکدارانی سوپا و حەشد و چەند جارێکیش هاوڵاتیانی عەرب نشینی سوننەی ناوچەکە پێوەی بوون. هێزەکانی پێشمەرگە جگە لە توند و تۆڵکردنی سەنگەرەکانیان بەردەوام لە بەرامبەر تێرۆردا دەستیان لەسەر پەلەپیتکەی تفەنگیانە. ئەگەرچی داعش هەندێک جموجۆڵی لە ناوچەکەتا دروست کردووە و دەیەوێت ئارامی تێک بدات، بەڵام پێشمەرگە بە هاوڵاتیانی ئەم ناوچەیە دەڵێت ئێوە بە ئارامی بنوون، پێشمەرگە بێدارە. سامانکەریم کورد، چات نیوز، سنووری قەرەتەپە.